لەوانەکەی پێشوو نێوەی حکایەتەکەم خوێندەوە دوای خوێندنەوەی حکایەتەکەمی پێکەوە بخوێنینەوە دواتر لەگەڵ یا بڕۆین ئەم حکایەتە بۆ لەکوێوە دەبێتە بەڵگە بۆ ئەوەی کە ئەوەی بەهرەمەندیە یا ئەوەی فەزیلەتە شێری خەڵک دەکرێت چونکە پرسیارەکە لە ئەسڵا پرسیارەکەی سوکرات ئەوەیە ناوەتە پێشەوە ئایا فەزیلەتەکان وەک تواناکان بەهرەمەندیەکان وەک تواناکان فێر دەکرێنیانە تاوان لێرە توانە و بەرەمەندی جا نەکراوەتەوە بەس من باسم کردو پێشتیش هەڵمانداوە جای بکەینەوە توانەکان ڕەبتی بەوە هەیە کە پیشەیە بەرەکان ڕەبتی بەوە هەیە کە ئێستاتیکی و ئاکاریە ئەوەی کە هونەرەکان دەکرێت بە تەکنیک ناویان بەرین ئەوەش کە کردەیەکی ئاکاریە بە ئاکار سەر بە ئاکارە ئەوەش کردەیەکی ئیستاتیکی ئەوەی کە ئێمە پێی دەڵێن هونەر ئەوە ڕەبتی بە مۆزۆی جوانیەوە هەیە ئیتر لە هونەرەکانم لایەنەی ئینسان ڕەبتیان بەم لایەنەی ئینسانەوە هەیە جا لێرە ئەوەی پیشەیە لەگەڵ ئەوەی هونەریە لەگەڵ ئەوەی کە ئاکاریە ئەمانە لە یەکتر جیاوازن بەڵام ئەوەی هونەریە لەگەڵ ئەوەی ئاکاریە هەردووکیان بەهرەمەندین وەشتانێکن کە فێر ناکرێن بۆ نمونە ئێم کەسێکی هونەرمەند وەکو تەکنیکارنا ناتوانێت منداڵەکەی بکا بە هونەرمەند یعنی هەر کەسێک دەبێت خۆی ببێتە هونەرمەند شتێک گەیە لەناو خۆیان کۆمەکی دەکات بۆ ئەوەی ببێتە هونەرمەند دەکرێت تەکنیکی هونەری فێر ببێت دەکرێت ببێتە تەکنیکار بەس ناکرێت ببێتە هونەرمەند بامان شێوە مۆزۆی کردەی ئەخلاقیش دەکرێت کەسێک چاکە بکە چاکەی کۆمەوەی بەر لە کۆمەلگا پێی دەوەستێ چاکە کاری ینی کارێکی چاک بکە بەس مەرج نییە لە چاکبوونەوە ئەم کارەی کردی بێ ئەو کارێکە لە چاکبوونەوە ناکرێت زۆر جیاوازە لەو کارەی کە لە چاکبوونەوە دەکرێت هەر وەکو جیاوازی ئەوەی کە کارێکی هونەری بۆ نمونە لەو حەیەک هونەری تەکنیکارێک کێشاوێتی تەکنیکار دەدا ئەم شتە وەک خۆی دەرکاتەوە لەبەرەوە جگەل لەوەی کە هەیە لە دەرێ ئەمە محکومە بەوەی کە لە دەرێ هەیە بەڵام هونەرمەندەکە هەرگیزەوە ناکێشێتەوە کە لە دەرێ هەیە شتێک دێتە ناو ئەم هونەرەوە لە دنیایەکی ترەوە لە شوێنێکی ترەوە ئەم لەو حەیە ئەم تابلۆیە دەکات بە تابلۆیەکی هونەری لێرەوە ئەم فکرانە ئەو ئایدیایانەی کە هەن چ دێنە ناو هونەرەوە چ دێنە ناو کردەیەکی ئەخلاقیەوە ینی کردەی ئەخلاقی بە معنایەک لە معناکان هەر خۆی کردەیەکی هونەری و ئستاتیکیە بۆ نمونە ئێمە کاتێکە لەو هەڵوێستەی قازی محەممەد ڕادەمێنین دەڵێن هەڵوێستێکی جوانە ئەوەی کە دەیبینین لەگەڵ ئەوەش چەند تراژیدیە بەڵام چییە جوانی لێ دەبارێت ینی جوانیەکی تایە ئێمە هەست بەو جوانیی دەکەین جا جوانی بە معنایە ینی لە عەرەبیە جەمیل هەیە و حەسەن هەیە حەسەن بۆ حسن لەوەوە هاتووە بەس حەسەن لە عینی کاتیشا بە معنای چاک دێت ینی لێرە جوانی و چاکی ڕەبتێکی تەواویان بەیەکەوە هەیە یان ڕەبتێکی جەوەری لە بینی چاکی و جوانیە هەیە هەموو ئەوەی چاکە جوانە یعنی کەواتە جوانی شتێک لە چاکیەکەوەیەتی لەوەیە کە چاکە جا لەبەرەوە لێرەوە تەنان ئێمە دەڵێن لە زۆر جار دەڵێن بەو شتانەی کردەوەشن دەڵێن کردەیەکی جوانە جوانی بەکاردێنین لە جاتی چی لە جاتی چاکە کردەوەیەکی چاکە یا کردەوەیەکی جوانە قسەیەکی چاکە قسەیەکی جوانە جاری وایە دەڵێن لەبەرەوە لە نێوان جوانی و چاکیان ڕەبتێکی جەوهەری هەیە
لەبەرەوە تێگەیشتن لە چاکە یارمەتیمان دەدات تێبگەین لە جوانیش تێگەیشتمان لەوەی کە چاکە یارمەتیمان دەدا بەوەی تێبگەین لەوەش کە جوان تاوان ئێمە ئەو تەسەوراتانی هەمانە لەسەر جوانی لە ڕواڵەتە شڕمان کردوێتەوە بەڵام جوانی شتێکە دێتە ناو ڕواڵەتێکی دیاری کراوەوە ئەوە ناڕواڵەتەکە خۆی دەکرێت ڕواڵەتەکە هەندەسی بێ لە ڕووینەوە ینی تەکنیکیە ئەوەی کە ڕواڵەتیە تەکنیکیە جوانی شتێک نییە لە ناو ڕواڵەتەکە هەبێ ینی ڕواڵەتەکە خۆی بێ جوانی شتێکە لە ناو ئەو ڕواڵەتە دەدرەوشێتەوە یعنی جوانی ڕواڵەتێک جوان دەکات وای لێ دەکات جوان بێت لەبەرەوە جوانی خۆی جەوهەری هەر شتێکە کە جوان بێت بەڵام ئێمە جوانیمان چی لێ کردووە تەنها مەحدود کردووە لە چۆنیەتی شتەکە بۆ نمونە دەموچاوێک دەبینین دەڵێن جوانە لەبەر ئەوەی لوتی ئەوەندەیە چاوی ئەوەندەیە ئەم حەجمانە حەجم یعنی شتێکی ئێمە لە ناو چەندێتیاین لە شوێنێکیشا لە ناو چۆنیەتیاین لە ناو چێتیانی لە کاتێکە ئەمانە ڕواڵەتی جوانین ئەوە جوانی خۆی نییە کاتێک جوانی خۆی دێت ئەم ڕواڵەتە جوان دەکا ئەگەر ئەم جوانیە لە ناو ئەم ڕواڵەتە حزوری نەبیان گونجاوە شتێکی چییە گونجاو و ڕێکە دەتوانین پێی بڵێن ڕێک بەڵام ناتوانین پێی بڵێن جوان لەبەرەوە ڕێک لەگەڵ جوانە دووشتی جیاوازە جوانی ڕووداوەکە ڕوودەدا ینی شتێکە ڕوودەدا شتێک نییە ئێمە سابت بێ شتێک نییە لکابێ بەشتەکە ئێمە ئیتر جێگیر کرابێت و لەویا بێ نا شتێکە دێتە ناو ئەوە ینی لەوە پەیدا دەبێ و دەردەکەوێت تەنان تەبیعە سروشت جوانی سروشت بینینێکی دەوێت جۆرێک لە بینینی دەوێت تا ئەو جوانیەی هەیەی بێتەنە بزێتەوەی کە دەڵێن خوێن دەزێتە شوێنەکەت خوێنی تێدەزێت ئەو زاینە جوانی دەزێت ینی دێت لەو ڕواڵەتە بارز دەکات تایە تۆ لە ڕێگەیەوە دەیبینی شتێکە بە چاوێکی تر دەیبینی ئەو چاوە نییە تەنها ڕەنگەکان دەبینی شتێکە شعوری پێ دەکەیت بەڵام لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەو فۆرمەی کە هەیە بەڵام ئەگەر ئەم فۆرمە جوانیەکە لە پشتیەوە نەبێت تێی نەزابێت جوانیەکە ناتبێتە ناوی ئێمە ئەو شعورەمان بۆ دووز نابێ بەرامبەر ئەو شتە بامان شێوە کردەوەکانیش کردەوەیە کە بەنەری دەکرێت لەگەڵ کردەوەیە کە بۆ نمونە بەخشندەیە کە لە نەریتەوە کراوە لەگەڵ بەخشندەیەکی ڕاستەقینە ئەوەیە لەم کارەی کە کراوە شتێک لە ناو ئەما هەیە لەوانەیە لە ڕواڵەتا چی بن لە ڕواڵەتە ئاماشت بن ئەم کەستا ئەو شتەی بەخشیوە ئەویش بەخشی بێتی بەڵام بەخشینی ئەمی کە بەخشراوە ئەم ڕووداوی کار لێرە ڕوودەدا دوو ڕووداوی لە ڕووی جەوهەرە و دوو ڕێداوی جیاوازە و کاتێک ئەمە دەبەخشێ ئەو کەسێک کە وەردەگرێ بەخشینەکە وەردەگرێت لەگەڵ ئەمەیان کە دەبەخشێ بەخشینەکەی لێ وەردەگیرێ بورن کەسێکە کە وەری دەگرێت ئەوە هەست بەو جیاوازیە دەکا ینی ئەو هەست بەوە دەکا ئەم بەخشینە کە پێی بە دوو کەس پێی دەبەخشن کاتێک ئەم دوانە ئەو شتەی پێ دەبەخشن کاتێ ئەو مستحقی ئەو بەخشینە بێت ئەوەشی کە مستحقی دەکا بۆ بەخشینە لە ڕاستیە ئەوە نییە کە پێویستی پێێتی یا ئەوە نییە محتاجە ئەمانە نییە مستحق بوون بە بەخشین خۆی ئەمانەتێکە من شتێک دەبەخشم بە ئەمانەت دەیگوازمەوە بۆ تۆ یعنی ئەمانەتێکە دەبێت بچێتە شوێنی خۆی کاتێک ئەم کەسە ئەمانە وەردەگرێ
ئەو هەستەی لایە کامیان فعلەن ئەو وینەی تایە یا کام کردەوە لەو کردەوانە کام بەخشینە لەو بەخشینانە ئەو جەوهەرەی هەڵگرتووە ئەو شتە شاراوەی کە ئێمە لە پشت بەخشینەکەەوە هەیە کامیان هەڵی گرتووە لەگەڵ خۆی هێناوێتی کامیان نەیەناوە ئەوانە مۆزوعەکە بەخشینەرەوە بێ کە بەڕواڵە دیارە زۆر کەس دەبەخشن خەڵکێکگەیە پارەیەکی زۆر دەبەخشێت بەڵام ئەوەی کە دەبەخشێ لەناو ئەمەی کە بەخشیویەتی بەخشندەی هەیە یعنی بەخشندەی لەما مشارەکەی کردووە لەم بەخشینە چۆتە ناو کردەکەوە کردەکە لە پێناو ئەم بەخشینە هەیە کە لە ناوێ هەیە یانە تەبەن ئەم کردەیە کە کەسەکە دەیکا هەم لە ناو خۆشیە بامان شێوە شعورێک هەیە لە ناو ئەمە هەستێک هەیە شعورێک هەیە هەم بەخشەرەکە ئەوەی کە دەبەخشێت هەستی پێ دەکات چۆنی بەخشیوە ئەوەی بەخشیوێتی بەخشینەیانە هەم ئەوەش کە وەری دەگرێت ئەگەر بێت و بێنیاز بێ لە بەرامبەر ئەوە ینی لە محتاجیەکەوە نەبێ ئەمە وەرگێت لەوە وەریگرێکە ئەمە حەقە ئەمە ڕاستە ئەمە دەچێتە شوێنی خۆی لای ئەوە دەچێتە شوێنی خۆی کاتێک کە ئاوا ئەمەی هەبوو زانی شتەکان چۆنە ئەمانە لە یەکتر جیا دەکاتەوە هەر لەبەرەوەیە لەوانەیە ئەم کەسە لە شوێنێکە کەسێک پێی ببەخشێت لە کەسێک وەرنەگرێ ئەگەر محتاجیش بێ وەری ناگرێت بەڵام لە کەسێکی تر لەوانەیە محتاج نەبێ پێی ببەخشێ وەریگرێ چونکە کە پێی بەخشی وەریگرت ئیتر ئەمە دەبێ بیخاتە شوێنی خۆی شوێنەکەی لە هەر شوێنێک بێ لە هەر شوێنێک بێ لەوانەیە ئەمە زۆر سەخت لەسەری بکەوێەوە قرس بێ بۆی ئەو ڕێگایی کە ئەم شتەی دەگەیەنێت دەمانەتە دەگەێنێتە شوێنی خۆی زۆر قرس بێ بوو لەبەرەوە لە بینی ئەم بەخشەر و ئەوەی کە بەخشینەکە وەردەگرێت چی هەیە ئەمانە تەنها کەناڵی گەیاندنی ئەمانەتێکن کە شتەکەنی ئەمانەتەکەش ئەو شتەیە ئەوەیە کە لەناو ئەمانەتەکە هەیە یعنی بۆ نمونە من پارەیەگەیە دەیبەخشم یان مڵکێگەیە دەیبەخشم مڵکەکە خۆی ئەو شتە نییە لەناو مڵکەکە شتێکەیە هەڵگیراوە من کە دەیدەم بە تۆش دەیبیت بۆ شوێنی خۆی یعنی شتێکی ترەیە لە پشت ئەم ڕواڵەتانەوە ئەمە دەجوڵێتەوە لە ڕاستیا لە ڕێگەی چەوە لە ڕێگەی ئەمەی کە هەیە بەس ئێمە مامەڵە لەگەڵ چی دەکەین ئێمە وا دەزانین ئەوەی دەیبەخشین مڵکەکەیە شتەکەیە شتەکە نییە ئەوەیە کە لەگەڵ شتەکە لەگەڵ بەخشینی شتەکە دێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەڕوات و ئەمەی کاتی ئەمەی تایە ئەم شتەی کە هەیە خی دەکرد توزانم فلسێک دەبوو بەڵام ئەم فلسە ئەو ئیشەی پێ دەکرێت کە بە ملیۆنێک ناکرێت بۆچی چونکە ڕێک دەچێتە شوێنی خۆی دەچێتە ئەو شوێنی کە دەبێ بچێت ئالێرەوە بەخشن دەی ڕەپت دەبێ بەچەوە بە داناییەوە دانایی بەو مانایی کە ئەم شتە بچێتە شوێنی خۆی لەوەرەوە ئینەکان ینی بارەمەندیەکان هەمووی بە جۆرێک لە جۆرەکان چی هەیە پەیوەندیان لەگەڵ یەکە هەیە تاوان یەکێک لەو پرسیارانەی لێرە دروست دەبێ ئەوەی ئایا پەیوەندیەکان ئایا بارەمەندیەکان گیان لە یەکتر یا هەمووی پێکەون فەرەزەن کەسێک بارەی بەخشندەیی بارەمەند بوو دەکرێت فەرەزەن نەعادل بێ یا هەر بە زەرورەت کە بەخشندە بوو دەبێ عادلیش بێت بۆ نمونە کەسێک بەخشندە بوو بە زەرورەت دەبێت دەستپاکیش بێت یا دەکرێت کەسێک بەخشندە بێ بەڵام دەستپاک نەبێت تەمان ئەگەر بەخشینەکە نەریتی بوو ئەوە دەکرێت کەسێک بەخشندە بێ بەڵام لە عینی کاتیشا چی نەبێ دەستپاک نەبێ ئێمە زۆر خەڵکی بەخشندەمان هەیە بەڵام دەستپاک نین دەستپاک نین لەکوێوە ئەم پارەیان دەستکەوتووە لە ڕێگەی ئەوە کە کەسێکی خەڵەتاندووە فرۆشتووە بەگران پێفرۆشتووە بە دۆلارێک کڕویەتی بە $100 داوێتی بەکاردا ئەی ئەمە ینی شتێکە لە دەستایەتی ئەو نایپارێزێ بەکاری دێنێ بۆ مەبەستێکی تر
دەستپاک نییە بۆچی چونکە ئەو حەقەی کە حەقی خۆیەتی ئەو حەقە لەمە دەرنایەنێ خەڵک دەڕوتێنێتەوە لە ڕێگەی ئەمەوەیانی ئەمە جەردەیە ئەمە نییە ئەمە کەسێک نییە کە وەزیفەیەوە بێشتەکان بێنێت بفرۆشێت یعنی ئەمە فرۆشیار و کڕیار و فرۆشیار نییە ئەمە بازرگان نییە ئەمە جەردەیە یعنی مۆزۆی بازرگانیەکە بەکار دێنێ بۆچی بۆ ڕوتانەوەی خەڵک و ئەمە بازرگانی تەنها چییە شتێکە ڕوتانەوەکەی پێپۆشی وە لەبەر ئەگەر ئەو حەقەی خۆی وەرگێ ئەوە مرتاحی ناکە ئەگەر هات و پێنجقاتی ئەوە وەریگرت ئەو پارەی کە پێنجقاتی ئەوە جەردەیەکەی پێکردووە ئەوە دڵخۆشی دەکات یعنی ئەو زیادەیی کە دەیسێنێ لای ئەوە دڵخۆشی دەکات یا ئەمانە هەموو شتانەکەن دەبێت جیا بکرێنەوە و ئاسان بە ئاسانی ئێمە لای ئێمە جان نین بۆچی چونکە ئێمە ئەو شتانی کە تعریف کراون لای ئێمە ئەم چۆن تعریف کراوە ئەوە تعریفەکەمان وەرگرتووە جا لێرەوە تەبان شتانێکە شەرعیەت دەدا بەم کردەوانە ڕەوایەتیان پێدەدا پێت دەڵێت تۆ ئەوە بکە و هەرچاکیشی لە کاتێکە ئەوەی کە دەیکەیت خراپت دەکا بەڵام ئەو دەڵێ ڕەوایەتیت پێدەدا کە تۆ ئەمەش بکەی هەر بە چاکی دەمێنیتەوە جا لێرە لەم حکایەتە شتێکی تایە فعلەن مۆزوعەکە لەوایە کە چۆن ڕەوایەتی دەدرێ بە شتێک کە خراپە بەڵام حکایەتەکە پێمان دەڵێ ئەو شتە بکە چونکە ئەگەر ئەو شتە بکەی خراپ نابیت هەر بە چاکی دەمێنیتەوە لە کاتێکا شتەکە چییە؟ شتەکە خۆی چاک نییە وەکو ئەوەی کە دەڵێن لە مامەڵا تۆ کەسەکە ئەگەر ڕازی بوو بەوەی ئەمەت کڕیوە بە 500 دینار ڕازی بوو بەوەی بە ملیۆنێک بیدەی بەو ئەوە چییە؟ ئەوە حەڵاڵە و تۆ هیچ گوناحت نابێت چونکە مامەلەیە ئەمەش شتێک شەرعیەتی داوە بەم قۆڵبڕینە شتێک دەڵێت تۆ مادام کەسەکە ڕازیە ئیتر تۆش ناحەقی بەرامبەر ئەوە هەر گوناح نییە چونکە کەسەکە ڕازیە ناحەقی بەرامبەر بکەی وەکو وابێ ناحەقیەکە ڕەپت بێ بە بابەتەکەەوە ڕەپت نەبێ بەخۆتەوە لە کاتێکان ناحەقیەکە تۆ وێران دەکا مۆزوعەکە ئەو نییە مۆزوعەکە خۆتی کە تۆ دەتەوێ بزانی ناحەقی چییە بۆ ئەوەیە تۆ ناحەق نەبی تاوی خۆت وێران نەبی نەک ناحەق نەبی بۆ ئەوەی بەرامبەرەکە وێران نەبێت بەل لە هەموو شتێک دەبێت خۆت وێران نەبی بەس ئێمە شتەکەمان خستۆتە سەر بابەتەکە کابرا ڕازیە بەوە کە من دەیخەڵەتێنم مادام ڕازیە کەواتە من کەسەکە وێران ناکەم ئەگەر چی من وێرانیشم کرد بێت بەڵام ڕاستە من ئەوە کەسەکەش دابنێ وێران نابێ بەوە محتاجە و ئەوەی دەست ناکەوێ و تۆ پێدا و بەڵام ئەی من خۆم من خۆم نازانم ئەمەی کە دەیکەم خەڵەتاندنە جا لێرە حساب بۆچی نەکراوە بۆ خۆ نەکراوە لەو شتانە حساب بۆ بەرامبەرەکە کراوەکە لەبەرەوە ئەمە لەسەر چه ئەساسێک گوتاو لەسەر ئەساسی بەرژەوەندی لەبەر ئەوە تۆ ئەم کەسە دەخەڵەتێنی بە پارەیە کریوتە بە پارەیە سەدقاتی ئەوە پێی دەیفرۆشیتەوە بە کەسەکە مادام کەسەکە زەرەر ناکا کەواتە ئەمەی کردوتە چییە؟ ناحەقی نییە کەسەکە زەرەر ناکا و تۆ قازانج دەکەیت لە کاتێکە ئەوەی ئەگەر مۆزوعەکەت حەق بێ ئەوە گرنگ نییە ئەرێ خۆشت زەرەر دەکەی یا کەسەکە زەرەر دەکا ئەوە گرنگە ئەمەی دەیکەم حەقە یا حەق نییە ئەوەی گرنگەکە لێرایە یعنی ئەگەر حەق بێ و هەردووکیشمان زەرەر بکەین ئەوە دەبێ ئەوە بکرێکە حەقە ئەگەر حەق بێ و هەردووکمان قازانج بکەین هەر دەبێ ئەوە بکرێکە حەقە ئەگەر حەق بێ و من زەرەرکەم و تۆ قازانجکەی هەر ئەوە دەکرێت ئەگەر حەق بێ و تۆ زەرەرکەیت و من قازانجکەم کاتێ من و تۆ بیرمان لای ئەوە بوو چی حەقا ئیتر ئەمانە گرنگ نامێنن
بەڵام کاتێ بیرمان لای ئەوە بوو چی بەرژەوەندیمانە ئەوەی لە بەرژەوەندی هەردووکمانای هەردووکمان بە حەقی دەزانین ئەگەر لە بەرژەوەندی یەکێکمانە بوو ئەو یەکەمان بە حەقی دەزانێ ئەمی تریان بە ناحەق ئەگەر لە بەرژەوەندی یەک ئەمی تریان بووەوە بە پێچەوانەوە ئەم بە حەقیدا هەمان شتە جارێک ئەو بە ناحەقی دەزانێ و بۆ جارێکی تر ئەو بە حەقی دەزانێ هەمان شتە جارێکی تر من بە ناحەقی دەزانمەوەی تر بە حەقی دەزانێ جا هەمان شتە هەردووکمان لە شوێنێکا بە حەقی دەزانین و لە شوێنێکی ترا بەچی دەزانین بە ناحەق دەزانین کەواتە حەق چییە حەق تۆپێکە ئێمە یاری پێ دەکەین یعنی حەق شتێکی جێگیر نییە لە خۆیان حەق بێت حەق بەپێی ئێمە حەقا ئانا خۆیان وجودی نییە ناوەتەوانەیەکە لەو تەسەورانە لەبارەی حەق و چاکە و ئەوەی کە ئەخلاقیە کە شتەکان بەپێی ئێمە کەوتت بەپێی ئێمە ئاوان و نزبیت یعنی تۆ چیت کردووەتە بنەما بۆ حەق و بۆ عەدالەت و بۆ چاکە بەرژەوەندی شتێک لە بەرژەوەندی منابوو چاکە پێی دەڵێم چاک بۆچی چونکە لە بەرژەوەندی منایە ئیتر خوای دەکرد لە زەرەری هەموو دنیا بوو یعنی لێرە حسابەکە بەو شێوەی لێبوو ئێستا بابینەوە سەر حکایەتەکە دوای ئەوە پرۆمیسیۆس دێت بزانێ ئەبی میسیۆس چۆن خاستەتەکانی داوە بە بوونەوەرەکان ئەو بوونەوەرانەی کە دێتە لێرە باسی زیاتر زیندەوەرەکانە با بڵێن ئەو زیندەوەرانەی پەیدا دەبن بۆ یەکەم جار دێنە ناو ئەم جیهانەوە دواتر سەر دەکا ئەو خەزیانەی کە خاصیەتەکانی تایە هیچی تیا نەماوە خاصیت تەبەن خاصیت لێرە مەبەست لە توانەکانە چونکە دواتر ڕۆشن دەبێتەوە کە مەبەستی لە هونەرەکان ئەو تەکنیکانەیە تەکنیکی پیشەییە خەزنەکە بەتاڵ بۆتەوە بەڵام یەکێک ماوە کاینێک ماوە جۆرێک لە کاینات ماوە کە هیچ مرۆڤە ئەو هیچ خاصیەتی نییە و هیچ شتێکیشی نییە خۆی پێ پارێزێ جەستەشی بەشتانێک دانەپۆشراوە تاوەکو لە گەرما و سەرمای وەرزەکان بیپارێزێ ژێرقاچی بە پێستێکی ئەستور نەکراوە تاوەکو پارێزراوە بێ ئەمانەی کە عەلا ئەساس خاصیەتانە دراون بە هەریەکە لە زیندەوەرەکان ئەم بێ بەشە لێیان ئەی چی ڕوودادا لێرە ئەوە دەبێ کاتیەوەش هاتووە دەبێ فرەدرێتە ناو ئەم گیانەوە ئاوا فرەدرێتە ناو گیانەوە یەکسەر لە ناو دەچێت و تا دەچێت و دەبێ ئەو خاصیەتانەش بۆچی دەدێن بەم بوونەوەرانە بۆ ئەوەی بتوانن بمێنەوە و خۆیان بپارێزن و بمێنەوە لەبەرەوە بۆ بەرگریکردن لەمانەوە ینی ئەم فکرەیە لەسەر ئەساسی مانەوە دروست بووە ینی ئەوەی پاڵنەرە لە ژیانی ئێمە لە ژیانی بوونەوەرەکانە ئەوەیە کە بمێنەوە بەس بمێنەوە بۆچی ئەمە هیچ مەوزوع نیە گرنگ ئەوەیە بمێنەوە لێرە ئەی لێرە چی دەکەن ئەوە گرنگ نیە کەواتە ینی علەتی ئەوەی کە ئەمانە دەکرێ و خاصە توانایانە دەدێ بە بوونەوەرانە بۆ چییە بۆ ئەوەیە بمێنەوە جا لێرە مرۆڤیش دەڵێ بۆ ئەوەی بمێنێتەوە پرۆمیسیۆس چوو لە ئەسینا و خاوەندەکەی تریان ئاگری دزی لەگەڵ هونەرەکان بابزانین دوایەوە چی ڕوودەدا ئایا هەر ئەوەندە بەسە بۆەوەی مرۆڤەکان بمێنەوە تەمان وەکوتم فکرەیەم حکایەتە لەسەر چی دامەزراوە لەسەرمانەوە یعنی من چۆن بێنم بۆ ئەوەی بیر ئەوە بیر لە بوونەوە زیندەوەرەکان دەکەمەوە ئەم زیندەوەرانەی کە هەن چۆن دەمێننەوە جۆرەکەیان چۆن دەپارێزن تەمان ئێمە دوو شتمانەیە دەبێت لەیەکی جاکەینەوە مەوزوعی پاراستنی جۆر لەگەڵ مەوزوعی پاراستنی تاک دووشتی جیاوازن بۆ نمونە ئێستا من خواردن دەخۆم بۆ ئەوەیە وەکو تاکێک خۆم پارێزم تاکێک لە جۆرێک کە مرۆڤە بەڵام لە مەوزوعی تۆ جۆرەکەت دەپارێزی کە تۆ ڕۆشتی بۆەوەی جۆرەکەت بەردەوام بێ کە مرۆڤە بۆەوەی مرۆڤ وەکو جۆرێک درێژە بە مانەوەی خۆی بدا لێرە
دەبێت زاوزێ بکات چونکە ئەگەر بۆ نمونە ئێستا زاوزێکردن ڕاوەستێ لە ناو مرۆڤەکانە نەوە خستنەوە ڕاوەستێ ئەو کاتە چی دەبێت دوای 100 ساڵی تر 150 ساڵی تر با ئەگەر تەمەنی ئاخر مرۆڤ کە ئێستا منداڵە لەدایک دەبێت با 150 ساڵدانی چی دەبێت ئەو جۆرە کۆتایی پێدێ لەسەر عەرز لەناو ئەم گەردوونە ئەو جۆرە کۆتایی پێدێ بۆ ئەوەی ئەم جۆرە بمێنێتەوە دەبێت نەوە بخرێتەوە یعنی ئەو جۆرە درێژە بە تەمەنی خۆی بدە بەڵام بۆ ئەوەی من درێژە بە تەمەنی خۆم بدەم نەک جۆرەکەم دەبێت چی بکەم دەبێت خۆراک بخۆم دەبێت خۆم لە سەرما و گەرما بپارێزم دەبێت ئەمان جا لێرە ئەم فکرەیە لەسەرەوە دامەزراوە ئەگەر بێت و من بمەوێ بیل لەوە بکەمەوە ئەری ئەم جۆرانەی لە زیندەوەر چۆن ماونەتەوە ئەو کاتە دەبێت چی بکەم دەبێت حکایەتێکی ئاوا دروستکەم کە ئەمانە کە دروست کراون کۆمەڵی خاسیەتیان پێدراوە هەر یەکە لە ڕێگەی ئەو خاسیەتانەوە چی دەکات بەرگری لەمانەوەی خۆی و لە عینی کاتیشا مانەوەی جۆرەکەی دەکات اینجا دوایەوە زانین پرۆمیسیۆس چی کرد دوایەوەی کە ئەمانەی پێدا ئاگری پێدا تواناکانی تەکنیکیەکانیشی پێدا یعنی ئەوەی کە ڕەبتی بە فێربوونی پیشەیەوە هەیە هەڵێ بەهۆی ئەمەوە توانی بە ژیانێکی خۆش بژی ینی مرۆڤ وە چێش لە ژیان بکات ینی بەهۆی ئەوەی کە ئاگری پێدا و توانای فێربوونی و نەرانی پێدا دەڵێن بریمیسیۆسیش بەهۆی یاڵەکەی ئەبیمیسیۆسەوە سزادرا تەمان سزاکە لە ئەفسانە یۆنانیەکانە هەیە چیە لێرە تەنها دەڵێ سزادرا ینی پرۆمیسیۆس سزادرا بەهۆی ئەوە کە ئەبیمیسیۆس لە تەوزیعکردنی خاستێتەکانە چی نەبوو ئەوەندە دانا نەبوو کە هەر خاستێتێک بدا بە هەمان شتەکە خۆی و تا بەشی مرۆڤیش بمێنێتەوە ینی غەڵەتی کرد لە دابەشکردنەکە بەهۆی ئەم غەڵەتەی کە ئەو کردی پرۆمیسیۆس ناچار بوو بۆ ئەوەی غەڵەتەکەی ئەو بپۆشێ چوو چی کرد چوو دزی لە خواوەندەکان کرد بۆی ئەم دزیەوە کە کردی سزاکە بەڵام دزیە بۆ کێ کرد بۆ مرۆڤ ینی مرۆڤ سەرچاوەی نەکبەتیەکەی بریمیسیۆسە حەسەبە تەبەنە حکایەتە مرۆڤ بەهۆی ئەوەی کە بەری کەوت خودایی بوو بۆیە تاکە زیندەوەرێکە بڕوای بە خواوەندەکان هەیە و ئەمەش بۆی نزیکیەوەیە لە خواوەندەکان ئەوەی کە لێرە لای ئەم خوداییە توانای پیشەیەکان وە فعلەن توانای پیشەیەکان کە ئێمە بیریان لێ دەکەینەوە و توانایانە لە حیواناتی ترانی بەڵام ئایا بەهۆی ئەوە کە لە حیواناتی ترانی ئەمە شتێکی خوداییە لە ئینسان یانە تەمان دووشت لێرەش دەبێت دووشت جاکەینەوە من کاتێ بۆ نمونە زمانێک فێر دەبم لە دایک و باوکم ئەمە توانایەکە لە ناو منادا دەمەزرێ ئەمە زۆر فەرقیەیە لەگەڵ ئەوەی کە زمان جارێ نییە و لە ڕێگەی مرۆڤەوە زمان دادەهێنرێت ینی مۆزۆی داهێنانی ئەو زانینانە زانینە پیشەیانە لەگەڵ بەکارهێنانی زانینە پیشەیەکان دووشتی جیاوازە تەبەنەوەی داهێنانە دەکرێت بڵێنەوەیە ئەوەیە کە فعلەن عەقلیە و ئەوەیە کە ڕۆحیە بەس ئەوەی کە بەکارهێنانە هەر چەسپانی نظامێکە ئەمە ئامێریە لە ڕاستیە یعنی ئێستا ئەم کۆمپیوتەرەی لە بەردەستمایە بە هەمان ڕێگا من چۆن پیشەیەک سیستەمەکەی لە ناومان دەچەسپێنرێ بە هەمان ڕێگا ئێمە پیشەیەگەیە لە ناو ئەم کۆمپیوتەرە دەیچەسپێنین سیستەمێکەیە سیستەمەکە دەخێنە ناو ئەم کۆمپیوتەرەوە ئەو ئیشە دەکا کە کۆمپیوتەر دەیکات و زۆر ئیشەیە کە سیستەمەکان لە ناو مرۆڤ چێنراوە دانراوە بەڵام دواتر ئامێرە هاتووە چی کردووە سیستەمەکە خراوەتە ناو ئامێرەکە ئێستا ئامێرەکان لە جاتی مرۆڤەکان چی دەکەن ئەو کارە دەکەن مرۆڤەکان پێویستیان بەوە نەماوە تۆ لە ڕێگەی ڕاهێنانەوە ئەو سیستەمە لە ناویانە بچێنی بۆچی چونکە دەتوانی لە ناو مادەیەکە بیچێنی ئەگەر مۆزوعی وەرگرتنی سیستەم بێت ئەوە لە ڕاستیە
مادەش سیستەم وەردەگرێت ئێستا و کامێرایی لە بەردەمایە سیستەمێک لە ناوێ هەیە کار دەکات بۆ تۆمارکردنی ئەم وێنانە هەر وەکو چۆن زاکیرەی من لە ڕێگەی چاومەوە ئێوە دەبینێ و تۆماری دەکاوە بە زیندویش دواتر دەتوانێت لێ براتەوە یانی وەکو ئەوەی کام کامێرایە دەکات و ئەمای کە پیشەیە هەندێکی بە سروش لەناو ئێمە هەیە هەندێکیشی دەچێنرێت و بەڵام ئەمە دەکرێت لە چیشا بچێنێت لە مادەشا بچێنرێت ئەگەر وابێ کەواتە لەناو ئەم کۆمپیوتەرە شتێکی خوایی هەیە بەڵام ئەم کۆمپیوتەرە لە ڕاستیان لە زیندەوەرێک ئەگەر لە ڕووی بوونەوە لێ بکۆڵینەوە لە زیندەوەرێک سادەتر و کەم خاسیەتترە هەر زیندەوەرێک حەز دەکەیت مێشێک بێ یا مێشولەیەک بێت بۆچی چونکە ئەو زیندویەتی تایە ئەم تایە نییە و ئەوەی کە هەیە لەوە ئێمە ناتوانین بیدەین بەم کۆمپیوتەر بەڵام دەتوانین سیستەم بدەین بخێنە ناو مادەوە کەواتە توانای پیشەیەکان هیچ شتێکی نەخوایی ئەنتیایە نە ئینسانی ئەنتیایە ئەوەی توانای پیشەییە لە ڕاستیە توانایەکی ئامێریە ئێمە تایە دەبین بە ئامێر ئێمە وەکو ئامێرێک بەکار دێنین تایە هەر وەکو دەبین ئەم کۆمپیوتەرە چۆن سیستەمەکەمان لە ئەمە فەرقی نییە لەگەڵ کەسێکی پیشەیە کە ئێمە ئیشی پێ دەکەین و سیستەمەکەی تیا چێنراوە ئیتر ئامادە کراوە حکومەت یا دەوڵات کە ئەمەی ئامادە کردووە وەکو ئەم کۆمپیوتەرە چۆن ئەمەی ئامادە کردووە دروستی کردووە ئەو مرۆڤەشی وەک کەسێکی تەکنیکار دروست کردووە بۆ ئەوەی لەگەڵ ئەم کۆمپیوتەر و ئامێرەکانی تا پێکەوە چی بکەن لە کارگەیەکە ئیش بکەن بەڵام داهێنانی سیستەم تەبەنەم سیستەمانی کە لە مادە دەچێنێن لە ڕاستیە لە حیواناتە ناچێنێن یعنی زیندەوەرەکانی تریش گە لە مرۆڤ بۆ نمونە توانای وەرگرتنی سیستەمی زمان هەیە یعنی زمان منداڵێکە لە دەوروبەرەکەی سیستەمەکە وەردەگرێ و لە ناویا دەچەسپێ و اینجا دوایەوە ئیشی پێ دەکات قسەی پێ دەکات بەڵام مەیمونێک بێنین داینین چی فێری ئەم زمانە نابێت بۆچی چونکە قابلیەتی چیتیانە وەرگرتنی ئەو سیستەمەیتیانە لە کاتێکا ئێمە دەبینین ئەوەی کە مادەیە ئەوە قابلیەتی وەرگرتنی سیستەمی جۆراوجۆری هەیە بەڵام بێگومان قابلیەتی وەرگرتنی ئەویش هەموو سیستەمێکی نییە ئەوەی لە مرۆڤ فعلەن مرۆڤ جا دەکاتەوە لە هەم زیندەوەرەکان و هەم ئامێرەکان چییە توانای داهێنانی سیستەم ناین دەتوانێت سیستەم دابێنێ توانای داهێنان بەڵام لێرە ئەوەی کە هەیە لەناو حکایەتەکە باس کراوە حکایەتەکە باسی وەرگرتنی توانای پیشەیەکان دەکات باسی چی ناکات باسی داهێنانی توانای پیشەیەکان ناکات لای ئەم حکایەتە بە پێ ئەم حکایەتە زانینی یعنی ئەو زانینەی ئەو معرفەیە کە ئێمە هەمانە بۆ ئەوەی کاری پێ بکەین ئەو معرفەیە ڕاستەخۆ لەکوێوە هاتووە لەلایەن خاوەندەکانەوە خراوەتە ناو ئینسان بە پێی حکایەتەکە بێت ئەم معرفەیە یعنی لەوێوە خواییە کە لەوێوە هاتووە لە ناو مرۆڤایە بەڵام مرۆڤ چی کردووە دواتر مرۆڤ گواستی و لێتەوە لەنەوەیەکەوە بۆنەوەیەکی تر یعنی توانە پیشەیەکان چۆن کەسێک ئاسنگەرە کەسێک نازانم فڵانە کەسێک باو باپیری وا بووە دواتر کوڕەکەی فێری ئاسنگەری و فێری دارتاشی و فێری هەرێکە فێری شتێک دەبێت ئەمە گواستنەوەی چییە؟ گواستنەوەی پیشەییە تاوان گواستنەوەی نەریتیش هەیە ڕەوشتی ئەو ڕەوشتانەی گواستنەوەی ڕەوشتە ئاینیەکان ڕەوشتە کۆمەڵایەتیەکان هەر منداڵ تایە دەچێنرێت و ئەمە دەیگوازێتەوە بۆ نەوەکەی تر لێرەش چاندنێکەیە چاندنی ئەو نەریتانە هەیە بەڵام بە پێ ئەم حکایەتە تەمان لەوێوەیە کە ئەگەر بە پێم حکایەتە بیرکەینەوە وەکو ئەو وایە زمان کە بۆ نمونە سیستەمێکە لەناو ئێمە هەر ڕاستەوخۆ لە خاوەندەکان وەرگیرا بێت و خرابێتە ناو یەکە مرۆڤەوە و
ئەو یەکەم مرۆڤ کە دێتە سەر زەوی دواتر ئەمە چی بێت ئەمە گوازرا بێتەوە بۆ نەوەکانی دواتر بەڵام ئەگەر وا بواە ئەو کاتە دەبواە ئەو زمانەی بۆ نمونە وەک لە حکایەتەکان هەیە ئادەم قسەی پێکردو وەک یەکەم مرۆڤ و یەکەم نەوەی ئەم جۆرە قسەی پێکردووە دەبواە ئێستا هەر ئەمان زمان هەبواە نەدەبوو ئەم هەموو زمانە بێنە ئاراوە دەبواە ئەو سیستەمە زمانیە یەکەم هەر بەردەوام بواە و بگوازایەتەوە وەکو چۆن لە حیواناتە بۆ نمونە سیستەمی زمانیەکەیان چییە هەر چۆن پێیابوون هەر ئێستاش ئەوەیە یعنی ئەو سیستەمە گۆڕانی بەسەران هاتووە مریشکێک و کەڵە شێرێک توزانم کە پێکەوە بەو زمانەی خۆیان قسە دەکەن یا جوشکەکانیان ئەم زمانە چییە زمانێکی جێگیرە هەر بە سروشتی دەگوازێتەوە ئەمە گونجاو بوو بەڵام بۆ ئەمەی بۆ زمانی مرۆیی و توانە پیشەیەکان لە ڕاستە ئەوە بڵێن کە هەر یەکسەر دانراون و دواتر گوازراونەتەوە ئەگەر بەهاتایەوە جێگیر بوونایە ئەوە ئەم تەسەورە ڕاست دەبوو بەڵام لەبەر ئەوەی جێگیر نین و لە دایەنانێکی بەردەوامان و بەردەوام بە درێژایی ئەم مێژووە بە هەزارە زمان پەیدا بووە داهێنراوە کەواتە من ڕەفتی بە قودرەتی دایەنانەوەیە یعنی مرۆڤ هێزی خوڵقاندنی تایە بە دەر لە بوونەوەرەکانی تر ئەوانی تر تیانە نیە جا ئەوەی لە مرۆڤ دەکرێت بڵێن خودداییە ئەم هێزی خوڵقاندنەیە نەک چی نەک توانە پیشەیەکان هەڵێ هەرەمە شەوای کردووە کە پەرزگا و پەیکەر بۆ خاوەندەکان دروست بکەن یعنی بەوەی ئەوەی کە توانە پیشەیەکانی پێدراوە و یعنی لێرە هەموو شتێک بەسراوە بەچیەوە بەوەی کە مادیە بەوەی کە ڕەبتی بەژمانەوە هەیە هەڵێ بەوەی ئەمەوە کە ئەمە کاتی خۆی لە خاوەندەکان دزراوە توانە هەونەریەکان تەکنیکیەکان ببورن لەگەڵ ئاگر بەکارهێنانی ئاگر توانای بەکارهێنانی ئاگر هەڵێ بەهۆی ئەمەوە مرۆڤ بەشێکی خاوەندی تایە یعنی بە پێی ئەم حکایەتەی پرۆتا گۆراز بێ ئەوەی کە پیشەییە یعنی بۆ ئەوەی ئینسانێک چاک بێت دەبێت چی بێت دەبێت پیشەیەک لە پیشەکان فێر بێت چونکە ئەو بەشەی کە پیشەییە ئەوە خواییە نەک ئەوە شتێکی فیزیکی و مادیە ڕەبتی بە مادەوە هەیە نەک بە ڕۆحەوە هەڵێ لەبەر ئەمە پەرزگای دروست کردووە و تەنانەت پەیکەری بۆ خاوەندەکانی خاوەندەکان دروست کردووە چونکە ئەمە لە خاوەندەکانەوە هاتووە بۆ مرۆڤ هەڵێ دوای ئەوە زۆری نەبرد مرۆڤ توانی بە شێوەیەکی گونجاو دەنگەکان بخاتە پاڵێک و ناوەکان دروست بکات یعنی دوای ئەوەی کە ئەو توانایانەی پێدرا ئەو کاتە زمانی داهێنا یعنی یەکەم جار لێرەش باز لە چی کراوە باز لە ناوەکان کراوە و باز لە زمان کراوە یعنی مرۆڤ توانی ناوەکان دابێت تاوان لە حکایەتی ئادەمی شای سەرەتاکە بۆ دەست پێ دەکا کە ئادەم ناوەکان دەزانێ و بەڵام فریشتەکانە و ناوانە نازانن ئەڵێ دوای ئەوەش خان و جلوبەرگ و پێڵاوی دروست کرد و خۆراکیشی لەوە دروست کرد کە لە سەر زەوی شین دەبوو یان ئەم شتانەی بەهۆی هونەرەکانەوە هەمووی خۆی بەدەستێنا یان ئەو شتانەی کە بۆ مانەوەی پێویستی بوون زانینێکی پێبەخشرا لە ڕێگەی ئەو زانینەوە بۆ خۆی دروستی کردن ئەوە نا بە سروشتی ئەو خاصیەتانەی نییە بۆ نمونە حیوانێک بە تووک داپۆشراوە بەڵام مرۆڤ بە تووکدا نەپۆشراوە ئەم تووکە لە سەرما و گەرما دەیپارێزێ بەڵام مرۆڤ ئەوەی پێ نەبەخشاوە تا لە سەرما و گەرما بپارێزێ بەڵام لە جیاتی ئەمە چی پێ بەخشاوە زانینێکی پێ بەخشاوە کە لە ڕێگەیەوە دەتوانێت ئەو تووکەی کە حیوانەکەی ئەو وێنە بەکاری بێنە و جلوبەرگی پێ دروستکە و خۆی لە سەرما و گەرما پێپارێزێ ئەو پێستەیە کە حیوانە بەکاری بێنە بۆ یعنی ئەمانی کە ئێمە خۆمانی پێدەپارێزین لە ڕێگەی و نارانەوە دروستی دەکەین بەڵام حیوانێک پێویستی بە بەم دروستکردن نیە بۆچی چونکە جسمی هەر لە ئەساسەوە یعنی لە ئەساسەوە حیوانەکان پێڵاویان لە پێایە کە پەیدا دەبن بە پێڵاو و جلوبەرگەوە پێیا دەبن بەڵام مرۆڤەکان بە ڕوت و قوتی پێیا دەبن نە پێڵاویان لە پێ بە پێی پەتی پێیا دەبن بە
بێجل پێیا دەبن بەڵام حیوانات بە ئەو شتانەیە ئەگەر لە کاتی پەیدابوونی شاوانە بێ بەرەبەرە لێی دەڕوێ پێویستی بۆ نیە لە دەرەوە دووسی کا و ئەمانە ئەمە باز لەوە دەکرێت لێرایانی ئەوەی کەوای کردووە هونەرانی پێ بدرێ ئەوەیە کە هیچی تری پێ نەداوە ینی بەمانایەکی تر ئینسان لە هەموو زیندەوەرەکانی تر مەحرومە لەوەی کە سروشتیە بەڵام لە لایەکی ترەوە لە هەموو ئەوەی کە زیندەوەرەکانی تر لێ مەحرومن ئەم هەیەتی بەدەست هێناوە تاویش ئەوەیە کە ناسروشتی و دەستکردە بە مرۆڤ خۆی پێڵاو بۆ خۆی دروست دەکات بەڵام حیوانێک دەبێ سروشت پێڵاوەکانی بۆ دروستکە کەواتە لە ڕووی سروشتیەوە ئەگەر وابێ ینی مرۆڤ لە زیندەوەرەکانی تر مەحرومترە کەواتەوەنی تەبیعە باوک دایکی چوزانم حشترێکە وەنە دایکی مرۆڤێک نییە چونکە تەبیعە ئەو شتانەی پێداوە پێڵاوی بۆ دروست کردووە جلکی لەبەر کردووە بەڵام ئێمە بێ جلک و بێ پێڵاو و بێ ئەو شتانە هاتووینەتە بوو لەبەرەوە بەشمان نەماوە ئەوەی ئەبی میسیۆس لەبەرەوەی غەڵەتی کرد خاصیەتێکی نەبەخشی بێ ئەمە تاوەکو پێمان بدەیاتی نەیەرە خۆمانی پێپارێزیت مرۆ میسیۆسیشەوە بچوو ئەو مرۆڤ و مرۆڤ ئێستا ئیتر پێویستی بەوە نییە سروش بۆی دروستکە خۆی شتەکان بۆ خۆی دروست دەکات تاند خۆراکیشەوە خۆی بۆ خۆی دروستی دەکات ینی خۆراکە بەوە ڕازینێکە لە تەبیعە هەیە دەبێم خۆراکە بە چی لێکە لەم خۆراکێکی تر بۆ ینی خۆی خۆراکەکە دروستە ئێستا بۆ نمونە سەگێک پێویستی بەوە نییە گۆشت بکڵێنێتە ئامادەی کاوبی کاتە خۆراکێک ئەو وار خۆی ڕاستەخۆ لەگەڵ تەبیعەتە ئەو گۆشتە بەکاردێن هەڵێ ئەو کاتێ هێشتا شارەکان نەبوون یانە ئەو کاتێک کە مرۆڤ ئەو توانایانەی هەبوو توانای دروستکردنی جلو بەرگ و زمان و ئەمانە هیچ تاکو شار دروست نەبوو بۆیە خەڵکی بە پەرتوبڵاوی دەژیان یانی هەر یەکە لە لایەک دەژیا و پێویستیان بە خۆبوونەوە نەبوو خەڵکەکان پەرت بوو کۆمەڵگا بوونی نەبوو طبعا لەم جۆرە لە حکایەت زۆرە ڕۆسۆش حکایەتێکیە لەبارەی ئەوەی سەرەتای مرۆڤ چۆن دەستی پێ کردووە ئەویش هەر پێ وایە بە مرۆڤەکان وا شتەکان وا باس دەکرێت کە هەست دەکەی باسی حیوانێکت بۆ دەکات نەک باسی مرۆڤێک و تەمان لای ڕۆسۆ ئەو زەمانە بەهەشت بووە کە مرۆڤ ئاوا بووە و دوایەوەی کە مرۆڤ کۆ دەبێتەوە و لەو تەبیعەتە ڕاستەقینەی خۆی سەرەتا لا دەدات و هەر ڕۆسۆ دەڵێ مرۆڤ ئەو کاتێک کە بیری کردەوەی تر تووشی ئەوە هات لە سروشتی خۆی لادا وەکو بڵێ بیرکردنەوە باید دەزانێت بە نەکبەتیەک دەزانێت کە وای کردووە مرۆڤ لەو بەهەشتە دەرچێکەتیایە بۆ جاران و عەقڵ بە گومڕاکەر دەزانێت کە مرۆڤی لە بەهەشتەکەی خۆی دەرێناوە ئەگەر وانە بواە مرۆڤیش وەکو حیوانەکانی تر عەقڵی نەبوایە ئەوە لەو بەهەشتە دەمایەوە کە ئێستا حیواناتی تریتیایە ینی حیوانەکانی تر ئێستا هەمووی لە باشدا دەژین بەس مرۆڤ لە دۆزەخایە جا لێرە بەڵام لای ئەمە ئەڵێ مرۆڤەکان بە پەرتوبڵاوی دەژیان بەس ناڵێ ئەو ژیانە ژانێکی باشتی بوو بەس لای ڕۆسۆ من تەبان دەبێتە ژانێکی ینی باشتی مرۆڤ ئەو کاتە بووە و دواتریش لەو باشتە بۆی عەقڵ شەیتانە ینی لای ڕۆسۆ مرۆڤ یار خەڵەتاند و بردێ دەرەوە لە باشتەکە و ئێستاش هەر لای هەزار دەیخەڵەتێنێ هەڵێ بەهۆی ئەمەشەوە دەبوو بە نێچیر بۆ ئەو ئاژەڵانەی کە لە هەموو ڕوویەکەوە لە مرۆڤ بێستر بوو یانی ئەو هونەرانەی پیشەی تەکنیکەکانی کە پێیدا زانینی تەکنیکەکان ئەمانە دادی نەدا ئەوەی کە تەکنیکە پیشەیەکان ئەوە دادی مرۆڤی نەدەدا کە وای لێ بکە لە چی خۆی بپارێزە لە حیوانات و درندا بەڵام لە ڕاستی ئەمە وانە چونکە دواتری ژەر بەوەی ئەوە خۆی نەپاراستووەکە ینی کۆ ببنەوە هێزیان بکەن بە یەک تاوەکو ینی پێکەوە کۆ ببنەوە بۆ ئەوەی پڵنگێک پەلاماری دان بە هەموویانەوە بتوانن بە هەموویانەوە بێزن بیکوژن ئەمرۆ تیر و کەوانی داهێناوە هەر هیچ دەبوو لەو کاتە توانی بێتی زمان دابێنێ و جلو بەرگ دابێنێ و پێڵاو دابێنێ حتمما توانیوێتی شتێکیش دابێنێ بۆ ئەوەی چی بکە پڵنگێک پەلاماریدا بیکوژێت
بەزەم دەڵێ ئەم توانە پیشەیانە بەوەی ئەوەی کە بەپەرتی دەژیان ئەم توانایانە لە ڕاستیە هێزی ئەوەی پێ نەدا کۆمەکی نەکرد لەوەی کە خۆی لە حیوانات بپارێزێت لا درندەکان حیوانە درندەکان کە لە هەموو ڕوویەکەوە لەو بەهێزتر بوون ئەمە تەمان دەیە بڵێ ئینسان فەزلی بەسەر حیواناتی ترا لە وایەکە و نەرانەیەوە پیشەیان نەدەزانێت ئەگەر مەزوعەکە هێز و هێزی بازوو ئەوانە بێ حیوانێک کی درندەی وەکو پڵن بەهێزترە ئەڵێ گەر هونەرە بەرەمێنەرەکانیان بەس بوونایە بۆ بەدەستێنانی خۆراک ئەوە بۆ جەنگ لەگەڵ ئاژەڵە درندەکاندا سوودیان نەبوو کەواتە بۆمانەوە ئەم هونەرە پیشەیانە ئەوەی کەم پێ دەڵێ هونەرە پیشەیەکان ئەمانە چین ئەوەی پیشەیە بۆ گوزەران و بۆ ژیان و بۆ ئەمە باشە بەڵام بۆ جەنگ دادمان نادە کەواتە جەنگ پێویستی بە چییە؟ پێویستی بە گەلە کۆمەیە پێویستی بە کۆبوونەوەیە پێویستی بە عەسەبیەتە کە ئێمە کۆ ببینەوە بۆ ئەوەی چی بکەین بۆ ئەوەی دوژمنە پەلاماری داین لە ناوی بەرین ئەو دوژمنانە کێن ئەو حیوانە درندانن کە پەلامارمان دەدەن لێرەوە ئەگەر ئەوی تریان مەوزوع لەمانەوە بێ ئەمەیان مەوزوعی دەسەڵاتە یعنی ئەگەر ئەوی تریان مادە بێت ڕەبتی بە گوزەران و ژیان مڵکەوە بێ ئەمیان پێویستی بە چییە؟ پێویستە بە چیەوە؟ بە دەسەڵاتەوە کەواتە مەوزوعەکە لێرە چی و چییە؟ دەسەڵات و مڵک مڵکیەت و دەسەڵات کام دووشتن تا ئێستاش هەر ینی دووشتن حکمی مرۆڤەکان دەکەن مرۆڤ دەکەن مڵک و دەسەڵات تەبەن دەسەڵاتەکە ڕەپت لەلای ئەم ڕەپت نییە بەتوانە تەکنیکیەکانەوە دەسەڵات بۆ بەدەستێنانی دەسەڵات پێویستمان بە جۆرێکی تر لە توانایە تەمان ئەو توانایەش پرۆمیسیۆز نەیتوانی بیدزێت چونکە ئەو توانایە لای زیۆز بۆ حەسە بە حکایەتەکە زیۆسیش کۆشکەکەی بە حەرەس پاسەوانی زۆر تەنراوە ئەو کاتێک دزە دەکاتە ناو ینی منتیقەی ناوچەی دەتوانێت لە ئەسی ناو ئەوان دزیەکە بکە بۆ مرۆڤ بەڵام ناتوانێت لە زیۆز دزیەکە بکە ینی ئەوەی بە ڕەبتە بە دەسەڵاتەوە بۆ بەدەستێنانی هێزێک بۆ دەسەڵات بۆ زاڵبوون ئەوە چییە؟ ئەوە لای زیۆسە و هیچ تاکو بە ئینسان نەدراوە ینی ئینسان هاتووەتە سەر زەوی بە زەمانێکا تێپەڕیوە بەڵام هیچ تاکو مەوزوعی دەسەڵات لای ئەو دەسەڵات وەک هونەرێک وەکو تەکنیکێک هیچ تاکو پێیان نەبووە چونکە تەکنیکی دەسەڵاتداری یعنی ئەوەی کە لێرە پێدەوتێ هونەری دەسەڵاتداری ئەمە لای زیۆز بووە و مرۆڤ وەری نەبێتەوە ینی بە معنایەکی تر مرۆڤ هاتووەتە سەر زەوی دوای ئەوە کە هاتووەتە سەر زەوی ینی بەر لەوەی بێتە سەر زەوی ئەو هونەرانەی پێدراوە ینی ئەوەی تەکنیکیە پێی دراوە توانە تەکنیکیەکان بەڵام ینی پێ نەدراوە ینی مرۆڤ لە سەرەتا نەیزانیوە دەسەڵات چییە؟ زاڵیەتی چییە؟ و هیچ هینێکی نەبووە دەرکردنێکی پێ نەبووە نەیزانیوە ئەو وەسائلانە چین کە دەتوانێت لە ڕێگەیانەوە چی بکە؟ زاڵ ببێت دەسەڵات پێیاکە لە کاتێکا خۆی مەوزوعی دەسەڵاتیشە ڕەبتی بەچیەوە هەیە؟ ڕەبتی بەوانی ترەوە هەیە ینی مڵک و ئەمانەش مڵک بە جۆرێک لە جۆرەکان تەحول دەکات بۆ دەسەڵاتیش تەحول دەکات بۆ مڵک ینی کەسێک دەتوانێت لە ڕێگەی زاڵیەتیەوە مڵک بەدەستبێنێت دەتوانێت لە ڕێگەی مڵکیشەوە زاڵ ببێت ئەڵێ من هەموو حکایەتەکە ناخوێنەوە زۆر دوور و درێژە ئەڵێ زیۆز بابینە سەر زیۆز ئەڵێ زیۆز بەهۆی ئەوە کە ترسی لە نەمانی جۆری مرۆیی هەبوو هورمسی ڕاستپار هورمس ڕاستپارد کە شەرم و مەیل بۆ دادوەری بۆ مرۆڤ بەرێت
تا یاسەکانی شار پەیدا ببن و مرۆڤەکان بەوەی هاوڕێیەتیەوە کۆ ببنەوە. ئەڵێ یەکەم جار پەرد بوو، حیوانات پەلاماری دەدان لە ناوی دەبردن. ئەگەر ئەمە بەردەوام بواە ئەوە مرۆڤ نەدەما لەسەر عەرز. ئەڵێ ئەوان دواتر کۆبوونەوە بۆ ئەوەی هەمویان پێکەوە چی بکەن چاری ئەو حیوانانە بکەن. بەڵام لە کۆبوونەوەکەیانە ئەڵێ هەندێکیان تعدایان لە هەندێکی تریان دەکرد، هەندێکیان هەندێکی تریانی لەناو دەبرد. زیۆسیش بیری کردەوە ئەگەر ئەمە بەردەوام بێ ئەوە چی دەبێت یەکتری قڕ دەکەن و ئەو جۆرە نامێنێت. بۆ ئەوەی ئەو جۆرە بمێنە زیۆس چی کرد؟ شەرم و دادوەری بە هورمسا نارد تاوەکو لە ناو مرۆڤە بیچێنێ. جا ئەلێرەوە حکایەتەکە دەست پێ دەکات. ئەڵێ هورمس وتی باشە من وەکو ئەو هونەرانە ئەمە تەوزیەکەم دابەشی کردووە، یعنی بۆ معنایە بۆ نمونە لە هەندێک هینی بەخشیوە بە هەندێک بۆ نمونە بۆ ئەوەی ئێمە کەسێک پزیشکێکە بێ پێویست ناکاومان پزیشک بین. پزیشکی داوە بە یەک دانەکە دەتوانێت هەمومان چارەسەر کا ئەگەر ئێمە پزیشکیش نزانین. یعنی یەک کەس بەسە بۆ ئەوەی لەناو کۆمەڵە کەسی زۆرە یەک کەس بەسە بۆ ئەوەی پزیشک بێ، کەسێک بەسە بۆ ئەوەی هەندازیار بێ، کەسێک بەسە بۆ ئەوەی فلان بێت. تەمان ئەمە لە ڕێگەیەمەوە دەیە بڵێ چی؟ دەیە بڵێ سوکرات تۆ بیرتە لاینەکە پێدوتم لە وتت کاتێکە ئەنجومەنی شار کۆ دەبنەوە بۆ ئەوەی لەبارەی مەسەلەیەکی پیشەیەوە قسە بکەن، پیشەیەکان بان دەکەن ڕێی پیشەیەکان وەردەگرن، ڕێی کەسێک وەرناگرن پیشەی نەبێ. دەیە بڵێەوە سەبەبەکەی ئەمەیە. سەبەبەکەی ئەمەیە کە پێشتر ئەوانە تەوزیا کراون و بەڵام ئەوانە نەدراون بە هەموو کەسێک. تەبەن لێرە حکایەتەکە جۆرێک لە لێکجیتایە. لێرە باسی تەنها مرۆڤ دەکا، کەچی لەوی ترا باسی حیواناتەکان دەکا، یعنی ئەو خاسیەتانە دراوە بە هەندێک حیوان و نەدراوە بە هەندێکی تریان. لێرە کەچی باسی ئەوە دەکا کە یعنی هونەرەکان بڵێنەوەی کە پیشەیی ئەوانە دراون بە مرۆڤەکان، ناڵێت دراون بە هەندێکیان و نەدراون بە هەندێکیان. جا لێرە ئەمە لە ڕاستیاین دەکا بۆ دەیگۆڕێ بۆ فەزیلەت، یعنی لە تەکنیکەوە لە تواناوە دەیکا بە بەرەمەندی. یعنی توانە پیشەیەکان ئەلێرا پێمان دەڵێ بە پێچەوانەی ئەوەی لەسەرەوە هەیە کام توانە پیشەیانە بە هەموو مرۆڤەکان دراون. بەڵام لێرە دەڵێ چی؟ دەڵێ یەک کەس بەسە بۆ ئەوەی کە چی بکە؟ بۆ ئەوەی کۆمەڵێک کەس چاکاتەوە توانە پیشەیی هەبێ، ینی تر ئەوانی تر پێویستیان پێی نییە. کەواتە لە ناو کۆمەڵێ مرۆڤ یەک کەس بەسە کە پزیشک بێ، یەکێک بەسە کە ئەندازیار بێ، یا چەند کەسێکی کەم بەسە کە پزیشک بن یا ئەندازیار بن بۆ کۆمەلگایەک. پێویست ناکە هەمووی پزیشک و ئەندازیار بێ. ئەڵێ ئایا منیش بێم ئەم شەرم و دادوەریە هەر بەو شێوەیە دابەشکەم لە ناو مرۆڤەکانە، یعنی بە هەندێکیانی بدەم بەسە ئەندەکەی تر نایەوێت؟ ئەڵێ زیۆزوتی نا، دەبێ هەموو مرۆڤێک بەشداری بکایانی لە بوونیا بەشدار بێ لە چیا؟ لە شەرمەکە و لە دادوەریەکەش. کەواتە هەموو مرۆڤێک هەم شەرم دەکا و هەم دادوەریشە. بۆچی؟ چونکە زیۆز لە ڕێگەی هورمسەوە ئەمەی پێبەخشیوە. یعنی مرۆڤەکان بە تەبیعەت چی؟ بە تەبیعەت شەرمن و دادوەرن، چونکە ئەمە ڕاستەخۆ پێی بەخشراوەکو چۆن فەرەزان ئەو کۆڵە پشتەی دراوە بە حۆشتر بۆ ئەوەی ئاویتیا خەزنکە بە شێوەیەکی سروشتی هەیەتی. حەسەب ئەم حکایەتە بێ بە شێوەیەکی سروشتی ئێمە چین؟ ئێمە شەرمنین و ئێمە دادوەرین. دوو شتیە ناوەتەوە، شەرمنی و دادوەری. ئەمانە ینی ڕەبتێکی وا لە بینیانە نییە. شەرمنی هێناوەتەوە لە جاتی تر دەکرا بڵێت ترس، تەبان ترسی نەوتووە بۆەوەی مۆزوعەکە تێک نەدا، یعنی جۆرێک لە یاریتیایە دەبوایە بڵێت ترس، چونکە ترس ڕەبتی بەدەسەڵاتەوە هەیە. ئەم شەرمنی و دادوەری هێناوە. ئەڵێ چونکە گەروەک و نەرەکانی تر تەبان زیۆز دەڵێ چی؟ دەبێت بەسەر هەمویاندا دابەش بکرێت، چونکە گەروەک و نەرەکانی تر بەسەر هەمویاندا دابەش نەکرێت ئەوە شار دروست نابێت. یعنی بۆچی بەسەر هەمویانە دابەش کراوە؟ دەبێت هەموو کەسێک ئەمەی هەبێت بۆ ئەوەی شار دروست بێت، بۆ ئەوەی کۆبوونەوەی مرۆیی دروست بێت.
بۆچی چونکە مرۆڤانە کۆبوونەوە لەگەڵ یەکە بەڵام کۆبوونەوە خەریک بوو یەکتری قڕکەن دوایەوەی کە زانیان خەریکە یەکتری قڕ دەکەن هەم دیسان جیا بوونەوە پەر بوون بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێنەوە و بتوانن شاربیناکەن دەبێت چی بێت دەبێت دادوەری و شەرم لە ناویانە بچێنرێت هورمز ئەم دوانە بچێنێت تاوەکو کۆبوونەوە بەهۆی کۆبوونەوەکەیان یەکتری لە ناو نەبەن و بمێنەوە و کەواتە کۆمەڵگای مرۆیی لەسەر چی دامەزراوە بە پێم حکایەتە لەسەرەوەی کە ئەم ناوی دەنێ دادوەری لەگەڵ شەرم ئەم دوانە بە سروشتیش لە ناو مرۆڤەکان هەیە حەسە بە حکایەتەکە تەمان حکایەتەکە لێکجی زۆرتیایە ئێستا لێرە دەڵێ ئەگەر بە سروشتی هەبێ ئێمە ینی ئیتر پێویستمان بە چییە بۆەوەی فێری بین فێربوونمان بۆ چییە پێویستمان بۆ نێ فێری بین کەچیان ئەوەی پیشەیە ئێمە دەبێت فێری ببین هەم ئەمەش دواتر دەڵێ دەبێ ئەمیش فێری ببین ئەوەیە کە سوکرات دەڵێ دادوەری شتێک نییە ئێمە فێری بین تامان دوای ئەوەی تر حکایەتەکەی قسەکەی سوکرات دێنێتەوە ئەوەی کە باسی ئەسیمیەکان دەکا و باسی هەموو شارەکان دەکا کە لە لای هەموو خەڵکی توانە پیشەیەکان ئەوانێ پسپۆرن لەو بوارە تەنها پرسوڕیان پێ دەکرێت لە مەجای پسپۆریەکەیانە بەڵام بۆ مۆزوعی عەدالەت و دادوەری و ئەوەی کە ڕەبتی بە سیاسەتی بەڕێوەبردنی شارەوە هەیە بۆ ئەمەیان پرس بە هەموو کەسێک دەکرێت ئەمەی بۆ دێنێتەوە لە ڕێگەی حکایەتەکەەوە جوابی دەداتەوە بەڵام لێرە وانەکە کۆتایی پێدەنین لەوانەی داهاتوو ئەو دەدەین ئەوە